لە ساڵی 2016دا عێراقیەکان ساڵێکی سەختی دیکەیان تێپەڕان. توندوتیژی و ڕاگواستن و شەڕی سەخت و شاری وێرانە و قەیرانی سیاسی بێکۆتایی بەشێک بوون لە ژیانی ڕۆژانەیان. لە 30 نیساندا بە هەزاران خۆیپیشاندەر لەلایەنگرانی کەسایەتی ئاینی موقتەدا سەدر هەڵیان کوتایە سەر ناوچەی سەوزی قایم کراو بە بربەستی کۆنکرێتی و چوونە نێو بینای پەرلەمان کە ڕۆژێکی مێژووی بوو بۆ چەند ساڵێک لە بیرەوەری عێراقیەکاندا دەمێنێتەوە. خۆپیشاندەران لەناو بینا حکومەکاندا دەسوڕانەوە و وێنەی یادگاریان بە دانیشتن لەناو هۆڵی ئەنجومەنی نوێنەران و لەسەر کورسی سەرۆک و لە باخچەکانی نزیک ئەو ناوە دەگرت. لە سەرەتای ئایاریشدا هەڵمەتێکی گاڵتەئامێز لە تۆڕە کۆمەڵایەتەکان بە ناوی قەنەفەکەی پەرلەمان دەستی پێکرد کە چیرۆکەکەی دەگەڕێتەوە بۆ سەردانی هەر یەک لە حەیدەر عەبادی سەرۆکوەزیران و سەلیم جوبوری سەرۆکی پەرلەمان بۆ بینای پەرلەمان لە دوای چوونە دەرەوەی خۆپیشاندەرانی تووڕەدا. بەیانی هەفتەی حوزەیران عێراق سەرکەوتنێکی ڕەمزی گەورەی بەدەستهێنا کاتێک حەیدەر عەبادی سەرۆکوەزیران ئازادکردنی شاری فەلوجەی پایتەختی یەکەمی داعشی لە عێراق ڕاگەیاند. سەعادێکی بەرەبەیانی 3 تەمووز ناوچەی کەڕادەی سەنتەری بەغدای پایتەخت تەقینەوەیەکی ترسناکی بەخۆبینی لە ڕێی ئۆتۆمبیلێکی بۆمڕێژکراو کە 3 ڕۆژ بەر لە جەژنی ڕەمەزان کۆمەڵگەی بازاڕە بازرگانیە پڕ لە کڕیارەکانی کردە ئامانج و بۆ هۆی کوژران و برینداربوونی زیاتر لە 300 کەس و بەهێزترین تەقینەوە بوو لە دوای ساڵی 2003ەوە. لە دانیشتنێکی جێمشتومڕی پەرلەماندا کە یەکی ئا بەڕێوە چوو خالید عوبەیدی وەزیری بەرگری عێراق کارێکی چاوەڕۆنەکراوی ئەنجامدا بەرامبەر سەلیم جوبوری سەرۆکی پەرلەمان و هەردوو پەرلەمانتار محەممەد کەربولی و تاڵیب میعماری بە گەندەڵی ئیداری و دارایی تۆمەتباریانی کرد. لە هەفتەی تشرینی یەکەمی ئۆکتۆبەردا حکوومەتی عێراق هەڵمەتێکی سەربازی فراوانی بۆ کۆنتڕۆڵکردنەوەی شاری مووسڵ دەست پێ کرد کە 2 ساڵ لەمەوبەر ئەبوو بەکر بەغدادی سەرکردەی داعش لەو شارەوە دەوڵەتی خەلافەتی لە یەکێک لە مزگەوتەکانەوە ڕاگەیاند. لە دەی تشرینی دووەمدا کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن دواخستنی هەڵبژاردننی ناوخۆیی لە وڵاتدا بۆ ساڵی 2018 ڕاگەیاند لە بری وادەی دەستوورەکەی کە نیسانی 2017ەیە. ئەمەش بۆ یەکەم جارە لە دوای ساڵی 2003ەوە هەڵبژاردننی تێدا دوادەخرێت. لە 12 کانون یەکەمدا نوری مالیکی سەرۆکوەزیرانی پێشووی عێراق سەردانی پارێزگاکانی باشووری کرد کە هەریەک لە میسان بەسرا و ناسریە بوو. بەڵام ڕووداوە چاوەڕوان نەکراوەکە ئەو بوو کە بە هەزاران خۆپیشاندەر لەلایەنگرانی سەرکردەی شیعە موقتەدا سەدر دژی سەردانەکە ڕژانە سەر شەقام و دەیان کەسیان لە میسان هەڵیان کوتایە سەر یەکێک لە هۆڵەکان کە مالیکی لێ ئامادە بوو بۆ پێشکەشکردنی وتارێک و هەوڵیاندا دەست درێژی بکەنە سەر. ولكن نطلب منكم أنتم أن لا تسمحوا لهؤلاء يسيطروا على المدينة.